سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویست. ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە. ئێستا سەر لە بەیانیە و مسلمانان لە مزگەوتی گەورەدا کۆبوونەتەوە بۆ ئەوەی کە نوێژی جەژنە پیرۆزە بکەن و هەروەها جەژنە پیرۆزە لە یەکتی بکەن. ئێوەش بینەرمان بن. جەژنی ئێوەش پیرۆز بێت. لە هەموو لایە پیرۆز بێت. سار لە داوام بووی؟ بەڵێ ڕەوەڵا ساکۆ جەژنی جەژنیەوەش جەژن خۆش باسەکەم خۆش بێ خوا بێ خۆش بێ خوا تۆش جەژنی ڕەمەزانە پیرۆز. بنگلاديش جەژنی ڕەمەزانە پیرۆز. جوزنا رمضان خۆشەویستان ئەم هاوڕێمان خەڵکی بەنگلادیشە و موسڵمانە هاتووە بۆ با بڵین نوێژی بەیانی لە جەژنی ڕەمەزانی پیرۆزە. جەژنی ڕەمەزانی لە تۆ پیرۆز بێ. جەژنی ڕەمەزان لێوەش پیرۆز بێت. ئەم جەژنە ببێتە مای خێر و خۆشی و تەبایی هەموو لایەکان. جەژنی خۆشتان پیرۆز بێ هەموو ساڵێ بەخۆشی بێ ئینشاءالله. ئێستا لە گەڕەکانی سابوونکەرانی بۆ نوبەرامی چێشتی بەیانی یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان بە گەڕەکانە بڵاو بووەتەوە. جەژنتان پیرۆز بێت. جەژنتان پیرۆز بێت. بارەگوێ جەژنە پیرۆز بێت. ئەمەش وابزانم قەیسیەکەیە. ئەرە وەڵڵا قەیسیەکە دەرچوو. لە دوای ناخواردنی بەیانیەوە دراوسێکان یەن لە دەرگای ماڵەکان ئێن بەم شێوەیە زۆرجار لە دووریشەوە کەسێک هاوارەکە لە جەژنتان پیرۆز بێت نەقڵەکە بێنن با بڕێن و سەردانی ماڵانی ترەکەین. بەم جەژنەش دوکانتان کردوتەوە؟ یەکێک لە نەریتەکانی تری یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان لەم شارەیە بە تایبەتی ئەوەیە لە دوای ناخواردنەوە یەخود زۆر جار پێش ناخواردنیش ئەو کەسانی کە دێنە سەقەبران گوڵێک لەم گوڵانە هەڵەگرن و ئەیبەنە سەر گۆڕی نزیکەکانیان. الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر لا إله إلا الله ولله الحمد لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد. جەژنە پیرۆزەی خۆم ئەگەێنم بە کوردستان بە هەموو کوردێ لە کوردستانی خۆمان وە لە هەموو کوردێ لە کوردستانی دەرەوەیش. هیچ فەرقیتیانە دوو ڕکعاتە بەڵام فەرقەکە ئەوەیە لە بینی جەژن و جومعە ئەوەیە کە نێژەکە پێش خوتبەکەکەوێت. بەڕێزان ئێستاش نوێژکردنی بەیانی یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان دەستی پێکرد. ژنانیش لەم نەریتە و لەم کەشە ئاینیە بێبەژنین. ئەوانیش هاتوونەتە ناو مزگەوت و لێرە نوێژی جەژنی ڕەمەزانی پیرۆزەکەن. جەژنتان پیرۆز بێ. جەژنی پیرۆز بێ سپاسەکەم. جەژنی پیرۆز بێ. لە تۆش پیرۆز بێ ئینشاءالله. عورف و عادەت و شتانە چییە کە لە نوێژی جەژنی ڕەمەزانە ئەکرێت؟ بەڵێ عورف و عادەت ئێمە عادەتەن لە موسڵمانان کە بە ڕۆژوو ئەبن لە بەیانی جەژنا دێن بۆ مزگەوتەکان و تەکبیرات بەرزەکەن و ئەڵڵاهو ئەکبەرەکەن و لە پاشان
نوێژی جەژن ئەکرێ لە پاشی ئەوەی کە مامۆستای ئەو مزگەوتە وتارەکەی فەرموو لە پاش ئەوە گردن ئازادی لە یەکتی و مسافحە و لەگەڵ یەکتریا ئەەکەین جا پاشەوە چن بۆ ناخواردن بەڵێ پاش ئەوە ئیسحالێن ئستینەوە بۆ نانخواردن جەژن لە خۆتان پیرەوێ لە هەموو بەس NRT هات بەس NRT ئەم جەژنی ڕەمەزانە هاتە بۆ مزگەوتی گەورەیە کەسی تر نات بەداخەوە بۆ ڕاگەیاندنەکانی یەک زەلامیان نەهاتووە یەک کامێرە نەهاتووە ئێمە کە هاتوین ئەتوانی جەژنە پیرۆزەی خۆت لە کوردستان و لە یاخ و لە کەسوکاری خۆش جەژنە پیرۆزە سەرەتا لە دایک مەکەم خۆشەویستنی دەستی ماچەکەم دەست و قاچی ماچەکەم ئەجمعین شتێکی بە حازر کردووە من جیام ێستا لە ماڵەوە ێستا خێزانم بۆی کردم لێرەوە چاوی خێزانەکەشم ماچەکەم بۆ دایکی خۆشیان خێزانەکە وەڵڵی ئەوە دایک دایک بۆنێکی خۆیە بۆنێکی تایبەتی خۆیە من لێرە پێڵم زۆر داوای لێ بردنەکەم کە ناتوانم بچم بۆ لای وعدی ئێمە دوای ناخواردن نەچم بۆ لای سەردانیەکەیت دڵنیاتەکەم قاچ و دەستیشی ماچەکە دایکی ئەم بەڕێزە چاوەڕێی بکات کە کوڕەکەی ئەگەڕێتەوە بۆ لای و تۆزێکی چێشیش خۆ لەگەڵە ئیشەڵڵاش خۆم گردن ئازایی لێ بکات و گردن ئازایی بێگومان لە دایکی بکات و کە دایک ئەجری گرانەوەوانە و جەژنە پیرۆزەشی دەکات جەژنی لێرەوە جەژنی لە دایکم پیرۆز بێ دایکە لێرە پێتەڵێم تو ئۆخوایە گردن ماداکە لە تۆش پیرۆز بێ لە هەموو گەلی کورد لە هەموو گەلی عێراق لە هەموو مسلمانێک ئەو پەیامی بۆ دایشێ بوو تۆ پەیام بۆشێ پەیام بۆ هەموو گەلی کوردستان بۆ هەموو گەلی عێراقەیە بە خێر و خۆشی بگەڕێتە بەسەر هەموو مسلمانێکە تۆش پیرۆز بابێ کۆدانیش جەژنە پیرۆز تۆش پیرۆز ئێستا برادێک گوتی بە دایک مەڵم گردنم ئازاکە تۆ بە شێڵی گردن مال بە هەر شاپارچەی کوردستان لەم گەرندا نازابێ و لە تایبەتی دایکم باشم بۆن و بەرامی چێشتی دایک زۆر خۆش لە جەژنە ڕێتە ماڵەکە چێشتەکە هەر زۆر زۆر هیچ ناڕۆمەوە جەژنی تۆش پیرۆز بە کاکەجان بژە ساقا گردن ئازاکەتەوە گردنیش ئازابە گردنی ئەوش ئازابە گردنیش ئازاک زۆر ساکە ئەم هاوڕێماوتی هەر چوار پارچەی کوردستان گردنیان ئازابێت تۆڵێکی منیش هەروە هاڵم هەر چوار پارچەی کوردستان گردنیان ئازابێ و گردنیشمان ئازاکەن ڕێز و سەڵام هەیە بۆ دایکم هەر لێرەوە چای ماچەکەم ئەچتە ماڵەوە ئێستا بۆ ناخواردن بەڵێ چیتان لێ ناوە وەڵی جەژنانە عادەتی قەیسی و فاسۆلیا و بەدایک وت کچی بۆ لێنێ زیاتر زیاتر فاسۆلیاکە سۆلیاک سڵاو بەر لەوەی خێرەکەت بکەی جەژنی ڕەمەزانە پیرۆز سپاس بۆ جنابیش تۆش پیرۆز مەش خێرێکە کرد جەژنانە بوو بەڵێ ژنە پیرۆزاکەین گردنیەکتی ئازاکەین بۆ هۆی جەژنی ڕەمەزانەوە بەڵێ ئێستا کاتژمێر 5:35 دقی سەر لە بەیانیە و ئەبینین ئێستا چەند با بڵین فەرمانبەرێک لە شارەوانی یاخو کۆمپانیاکانی تر خەریکی پاکردنەوەی شەقامەکانن بۆی کە ئەم جەژنی ڕەمەزانە خەڵک بەسەر شەقامەکانە کە ڕۆژ شەقامێکی پاک و تەمیز بێت سڵاو بەڕێز جەژنی ڕەمەزانە پیرۆز جەژنی ڕەمەزانی لە تۆ پیرۆز بێ لە سەعات 6 وارۆ ئیشەکەین هەتا ئەم دەقەیە ئێستا ئێوە خەریکی ئێستا خەریکی جادە پاکردنەوەین لەگەڵ خۆڵەکەی شیبارەکەن و جادەگەشان بۆشێت جەژن ڕەمەزانە پیرۆز بێت لە هەموو لایەکتان پیرۆز بێت گوێمان لە ئەڵڵاهو ئەکبەری با بڵین جەژن ڕەمەزانە بێت چ شتێک هەیە تۆ لەسەرەوە وەڵای بێگومان من جەژنە پیرۆزە لە هەموو لایەکەکەم ومێ دەکەم ئەم جەژنە ببێتە مای خێر و خۆشی و تەبایی هەموو لایەکان بەم جەژنەش دوکانتان کردوێتەوە ساعات چەند وڵات تا دەوری 4-5 نانمانێ ناوە تەواو بێ ڕۆینەوە وڵات جەژنی ڕەمەزان تەوان دوای ڕەمەزان کە یەکەم ڕۆژی جەژن خۆشە مانگە بە ڕۆژوە بیت و دوای ئەوە بەیانەکەی هەڵەسیت نانی جەژنە خۆیت و نانی جەژنە خۆن لێرە بەڵێ بۆیان هێنم بۆ دوکان لە ماڵەوانێ خواردنمان دروست کردوێ بۆێرە لێرەی خوێن شاگردەکان دوکانتان کردوێتەوە وڵای ئێمە پابەندی مەڕێنمایەکانی قایمقامێت و پارێزگاوانێ ئەو دوکانانەی کە لە مانگی ڕەمەزانە ئیشی کرد ئەبێ بە ئیجباری لە جەژنیشا ئیشکات ئەمە یەکەم جارە بەیانیەک ئاوا با بڵین کامێرا بێتە بەردەمتان لە جەژنە بەخێربان سەر چاوم بەڵێ جەژنیە وەش پیرۆز بێن بەخێربن سەر وەڵی هیوای خۆشیەوە بەخێربن سەر چاوم دوکانتان کردوتەوە وەڵی ڕاستیەکەی ئەبێت سێ ڕۆژی جەژن ئیشکێنێمە وڵا جەژنی با بڵین نانی بەیانی تا خواردین جەژن وەڵی جارێ بەتەمای بۆمان بێت بەس نەمان خوارد وێشتا بۆ ئێرە بۆتان بێت ئارە وەڵا بەخێربن سەر چاوم بژی بە قوربان جەژنی ڕەمەزانە پیرۆز بەڵێ لە سعات حوتی بە ئێوارۆ تا حوتی بەیانی حوتیواری دوێنێەوە بەڵێ ساعت چەنە سعات چارەک بۆ 6 چارێک بۆ 6 بەیانی بەڵێ
نانی بەیانی ژێرا وڵی هێشتا ومان ناتوو وڵی ڕستاکە دەڵێ بۆمان وڵی گەرخوای گەورە بینێ جەژنتا پیرۆز بێت سواز کاگەڕیان خۆشەویستان ئێستا کاتژمێر هەر شەشی سەر لە بەیانیە مسلمانان دوای ئەوی کە نوێژی جژنی ڕەمەزانیان کرد لە مزگەوت دێنە دەرەوە و بەر لەوەی کەم لە مزگەوت بێنە دەرەوە جەژنە پیرۆزیان لە یەکتری کردووە جەژنە پیرۆز بێت جەژنە پیرۆز بێت لە تۆش پیرۆز بێت ئینشاءالله دەستمان کرد بە ئەڵڵاهو ئەکبەر و مامۆساش وتارێکی پێ و پێشکەش کردین گردن ئازادیتیشان لێ بەڵێ تاوقەتان لەگەڵێک تیا کرد بەڵێ زۆر چاکە گردنزابەکە کاروانگە خۆشەویستان لێرە لە دوای گردن ئازایەکەوە لە دوای ناوبڕێکەوە گەڕێن وڵاتان دوور مەکەون و لەگەڵمانە